فاصلە وە دەکەین کە لە نوێترین توێژینەوەدا ئەوە دەرکەوتووە کە با بڵێن مرۆڤی نیاندەرتاڵ کە لە ئاشکەوتی شانەدەر بەر لە 75,000 ساڵ چێشتی لێناوە. ئەمە لە کاتێکدایە کە توێژینەوەکانی پێشتر باسی لەوە کردووە کە مرۆڤی نیاندەرتاڵ لەو ساڵاندا تەنها با بڵێن خواردنی خاوی خواردووە و گۆشتی کاڵی بەکارهێناوە، بەڵام ئەم توێژینەوەیە با بڵێن بە شێوەیەکی دیکە باسەوە دەکات کە مرۆڤی نیاندەرتاڵ 75,000 ساڵ بەر لە ئێستا چێشتی لێناوە. جا تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز عەبدولوەهاب سلێمان بەڕێوەبەری شوێنەواری سۆرانمان کردووە کە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت، باس لەم توێژینەوەیە دەکات، باس لەم بابەتە دەکات. کاک عەبدولوەهاب سڵاوت لێبێ، سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت بپرسم بێترین توێژینەوە کە باس لەوە دەکات کە مرۆڤی نیاندەرتاڵ 75,000 ساڵ پێش ئێستا توانیوێتی خواردن لێ بنێت. ئەمە چ کاریگەریەک چ گۆڕانکاریەک بە شێوەیەکی گشتی لەسەر پێش یاخود با بڵێن توێژینەوەکان بەجێ دێڵێ بە تایبەت لەو بوارەدا؟ بەڵێ خۆی ئەوەی کە پێشتر تەسەوڕ دەکرا لەبارەی ژیانی مرۆڤی نیاندەرتاڵ ئەوە بوو کە دەگوترا کە مرۆڤی نیاندەرتاڵ ژیانێکی بخۆبڕۆی هەبووە. مرۆڤی نیاندەرتاڵ بە شێوازێکی زۆر سادە و ساکار ژیایە، ئاژەڵی ڕاو کردیا و گۆشتی ئاژەڵی بە خاوی خواردیە، بەروبوومە گیاییەکانی وەرزی خواردیە و هیچ جۆرە کللتور و فەرهەنگێکی تایبەت بە خۆی نەبووە. بەڵام ئەو پشکنانەی دوجاری کە لەلایەن تیمی زانکۆی کەمبرێجی بەریتانی لە ئەشکەفتی شانەدەر ئەنجامدرا، سەمپڵەکانی کە لە چینی قوڵایی 14 مەتری ئەشکەفتی شانەدەر وەرگیرا دنیای شۆک کرد، دنیای زانستی و دنیای زانستی مرۆڤناسی شۆک کرد. لەبەرچی لەبەر ئەوەی کە ئەگەر لە شوێنەکانی تری دنیا کە هەڵکۆڵین کرایە لە چینەکانی نیاندەرتاڵەکان بالفعل ئەوەی نیشاندایە کە ژیانێکی بخۆبڕۆ و سادە و ساکاری هەبووە، بەڵام مرۆڤی شانەدەری، مرۆڤی ئەشکەفتی شانەدەر، مرۆڤی نیاندەرتاڵی شانەدەر چێشتی لێ نایە، چێشتخانەی هەبووە و هەروەها لە بۆ دروستکردنی چێشتەکەی چێشتێکی لێ نایە کە کۆمەڵێک خۆراکی تێکەڵ بە یەکتر کردیە، نۆک و نیسک و ماش و قارچکی تێکەڵ بە یەکتر کردیە و هەروەها جۆرە گیایەکیشی بەکارهێنایە کە ئەو گیایە حکمی بەهاراتی هەبووە و تامێکی تایبەتی تفت و تاڵی بە خۆراکەکە بەخشیوە کە گشت ئەوانە نیشان دەداتن کە بالفعل حەجمی مێشکی مرۆڤی نیاندەرتاڵ کە 1600 غرامە کە حەجمی مێشک مرۆڤی هۆمۆساپیانس کە باوانی ئێمەیە گەورەتر بووە. ئیمە 1450 بەڵام ئیوان 1600 150 غرام گەورەتریش بووە. بەڵام ئەوەی کە هەیە ئێمە زانیاریمان زۆر کەمە لەبارەی ئەو سەردەم، لەبەرچی لەبەرەوەی کە ئەوەڵەن مرۆڤی نیاندەرتاڵ بەر لە 35,000 ساڵ بەر لە ئێستا ئینقرازی کرد لە ناوچوو ئەو جۆرە مرۆڤە. باشە شتێک کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 35,000 ساڵ بەر لە ئێستا زانین لەبارەی وە لێکۆڵینەوە لەبارەی زۆر زەحمەتە. لەبەرچی لەبەرەوەی لە هەندێک شوێن پاشماوەی ئەو جۆرە مرۆڤە هەبووە، بەڵام بەهۆی هۆکارە سروشتیەکان یان ئەوەی کە زۆر جار مرۆڤ ئەسلەن دەچی دەستکاری شوێنەکان دەکاتن تێکی دەدا و ناگاتە دەست زانایانی بواری شوێنەوار و مرۆڤناسی، بۆیە گەیشتن بەو سەمپڵانە گەیشتن بەو بابەتانەی کە وەکو پردێکە کە دنیای ئەو ڕۆمان بە ڕابردوو دەبەستیتەوە ئەوانەمان بەردەست ناکەویتن، بۆیە زانیاریش لەبارەی کەمە. ئەو زانیاریانش کە هەبووە لە شوێنەکانی تری دنیا لە ئەوروپا لە ناوچەکانی تری ئاسیا ئەوەی نیشاندا کە ژیانێکی زۆر سادەیان هەبووە، بابەتی جوانکاریان هەبووە و بابەتی حولی پێدەگوترێ ئەو شتانەی کە وەکو ملوانکە و ئەوان. بەڵێ سپاس بۆ میوانەکەمان وێنەی نەما دیارە ئەگەر توانی مانوەری بگرینەوە لە ڕۆژانی داهاتوو یاخود دەگەشت هێواڵەکان زانیاری زیاتر لەسەرم بابەتە دەخەینە ڕوو. ئێستادا با بڵێن چەند بابەتێکی دیکەی پرۆگرامی بەیانی کورسات نیوز هەیە، راپۆرتێکمان ئامادەیە. لەو راپۆرتەدا باس لە
بەڵێ دیارە هاوکارانم باسەوە دەکەن لە ئێستادا کێشە لە وێنە و دەنگی میوانەکەمان نەماوەکاتە بەردەوام دەبین دەمەوێت ئەو پرسیارە لە میوانەکەمان بکەین کاک عەبدولوهاب لە ئێستادا ئەگەر گوێبیستی دەنگی من بیت دەبێت ئەوە بپرسم باسەوە کرد کە گەیشتن بەو سەمپڵانەی کە چەندین هەزار ساڵ پێش ئێستا توێژینەوەی لەسەر دەکرێت قورسە چۆن بێت ئێوە توانی وتانە ڕێگەی توێژینەوەکاندا بگەنە ئەو دەرئەنجامی کە مرۆڤی نیاندەرتاڵ توانوێتی کەلتورێکی تایبەت بەخۆی هەبێ و خواردنیش دروست بکات. بەڵێ خۆی کاتێک کە لە ئەم ساڵ 2022 هەنگی 5 تیمی زانکۆی کامبرج لێرە کاریان دەکرد کاتێک گەڕانەوە ئەوانە هەمیشە سەمپڵ وەردەگرن سەمپڵەکانش کە وەردەگیرێت لە تەبقاتەکانی تەبقاتی خۆڵ پاشماوە ژیانی ئەوان ئەو سەمپڵانە وەرگیرا دوو جۆر سەمپڵ هەیە شێوازێکی لولەیی وەکو درێل دەچیتە ناو تەبقاتی خاک و دێتە دەرەوە بە هیچ جۆرێک نابی تیشکی لێ بدە وە لە تاریکیدا دەبی کاری توێژینەوەی لەسەر ئەنجام درێ سەرۆکی تیمەکە کاتێک گەڕایەوە ئیمێلی بۆ ناردم کە ئەو سەمپڵانە ئێمە شۆک کردیا ئەمیش گوتم چییە بابەتەکە گوتی ئەوەی کە بە دەرکەتیە کە مرۆڤی نیاندەرتاڵ چێشتی لێ نایە زۆر عەجیب بوو ئەوە بابەتێکی سەرەتا ینی وەکو شتێکی سەرەتایی پێیان زۆر عەجیب بوو بەڵام دواتر کە توێژینەوەی زیاتری لەسەر کرا لە زانکۆی لێڤەرپۆل پرۆفسۆر کریس هاند کە بەخۆی پرۆفیسۆرێکی علمی کەشناسی و بواری بیۆلۆجی چاخەکانی کۆنی بەردینی سەروە ئەو کاری لەسەر کردووە و توێژینەوەی بڵاو کردەوە و ئەوان ڕاستەوخۆ لە بەریتانیا لە حکوومەتی بەریتانیا زانایەکانی بواری مرۆڤناسی و ئەنترۆپۆلۆژی گشتیان کۆبوونەوە و مەراسیمێکی تایبەتیان سازدا بۆ ئەو دۆزینەوە نوێیەی کە لە کوردستانی ئێمە باشە کاک عەبدولوهاب جگەل لە گەڕان و کنە و پشکنینەکان بۆ با بڵێن مرۆڤی نیاندەرتاڵ توای شوێنوارەکان جگەل لە دۆزینەوەی ئەوەی کە مرۆڤی نیاندەرتاڵ لە ئاشکۆتیشانە توانوێتی خواردن دروست بکات گەشتونەتە چ دەرئەنجامێکی دیکە کە نوێیە بۆ ئەو بابەتە؟ بەڵێ پرسیارەکەت زۆر پرسیارێکی جوان و لە جێی خۆی بوو خۆی تیمی زانکۆی کامبرج کە هاتۆتە کوردستان وە گرێبەستیان لەگەڵ ئێمەدا واژوو کردووە لە هەمان ئەو شوێنەی کە کاتی خۆی ڕالفسولێکی لە ساڵی 1951 تا 1961 کاری تێدا کرد کە ئەشکەفتیشانە دەربوو لە ڕووبەرێکی نزیکەی 100 مەتر هەمان ئەو چاڵەیان هەرداوە لەبەرەوەی ڕالفسولێکی هەندێک شتی باز کردبوو کە دنیای زانستی پێی تەقبول نەدەکرا هەروەکە باسم کرد لە شوێنەکانی تری دنیا ئەو شتانە نەبوو بۆ نمونە باسی ئەوە دەکرا کە مرۆڤی نیاندەرتاڵ بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دیارە بەداوای لەبوورنەوە کامڕۆ لە هەم دەنگ و هەم سۆڕی میوانەکەمان کێشە هەبوو سپاس بۆ میوانەکەمان عەبدولوهاب سلێمان بەڕێوەبەری شوێنەواری سۆران سپاس بۆ ڕوونکردنەوەکان